پەیوەست بە پەیوەندیەکان لەگەڵ عێراقی دراوسێ پێش چەند ڕۆژێک سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران عەلی شەمخانی ڕێکەوتنێک لەسەر هاوکاری ئاسایشی هاوبەش لەگەڵ عێراق واژۆ کرد. نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاگەاندنێکدا گوتی کە سەرۆکوەزیران پێشوازی لە سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئیران کرد و هەڵوێستی پتەوی عێراقی دووپات کردەوە کە ڕەت دەکاتەوە عێراق ببتە پردێک بۆ هێرشکردن لەسەر وڵاتێکی دراوسێ. مەبەست ئێرانە و مەبەستیش هەڵبەتە پارتە سیاسیەکانی کوردی ئێرانن کە ئێران داوا لە عێراق دەکات ڕادەست بکەن یانش لە عێراق دەربکرین یان لە چەک بکرین. ئایا هیچ هەنگاوێک لەم ئاراستەیەدا نانراوە؟ خالد عەزیزی وتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران ڕاستەوخۆ لەگەڵمایە. کە خالد زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ینی هیچ شتێکی فەرمی پێتان گەیشتووە دوای واژۆکردنی ئەو ڕێکەوتنە لە نێوان عێراق و ئێراندا؟ طبیعەتەن مێژووی هاتنە بەرباسی ئەو کێشەیە لەلایەن ئێرانەوە و باسکردنی لەگەڵ بەغدا و بەو جۆرە باسکردنی بەغداش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چەندین حەوتویە بەردەوام لە بۆ ڕێدایە. بەڵام بە دوای ئیمزاکردنی ئەو شتەی کە ئەوان دایانناوە لێکحاڵی بوونێک بینی ئێرانی عێراق و مەسایلی ئەمنیەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕاستیدا شتێکی مشەخەص و دیاریکراو تا ئێستا بە ئێمە نەگەیشتووە. بەس هەروەکی ئاماژەم پێکرد ئەو بەحسانە سەبارەت بە ئێمە و حزوری ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان و ئەو خوێندنەوەی کە ئێران هەیەتی لە بینی بەغدا و تاران تا ئێستا لە بۆ ڕێدابوو و باسی بەردەوام هەیە. بەڵێ پێشبینی چی دەکەن؟ بێگومان کۆمەڵێک فاکتۆر تەسیر دادەنێتە سەر ئەو معادلەیە. فاکتۆری یەکەم ئەوەیە لە نێوەخۆی ئێراندا ئەو جم و جۆڵە کە بەردەوام لە دژی کۆماری ئیسلامی لە بۆ ڕێدا هەیە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەو حکوومەتەی هێناژێر سوئال بەشێکی تابعێکە لە وەزعی نێوخۆیی ئێران و هەر بەو دەلیلە ئێستا کۆماری ئیسلامی تێدەکۆشێ مەسەلەی هێرش بۆ سەر ئێران و مەسەلەی هێرشی پێشمەرگەکانی کوردستانی ئێران بۆ سەر حکوومەتی ئێران کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە عومدە بکاتەوە و بەو جۆرە تەوەجوهەکان لە نێوەخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو سنوورەکان و کێشەی دەرەوە بەرێت و بەو جۆرەتر بەغدا بترسێنێ و هێندێک ویست و داخوازی خۆی بەسەر حکوومەتی عێراقدا لەو پەیوەندیدا تەحمیل بکە. ئێمە بڕێک بۆ ئێمە زەحمەتە ئێستا پێشبینیەکی دەقیق بکەین، بەڵام وەک سیاسەتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران پێم خۆشکە لێرە تەرکیز بکەمەوە ئێمە لە خاچی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جۆرە خوای نەخواستە کار و کردەوەیەکمان نەکردووە کە بە زەرەری سەروەری خاچی عێراق بێ و لە هەمان کاتیشدا بە پێچەوانەی ئیدعای ئێران لە ماوەی ڕابردوودا ئێمە پێشمەرگەکانی خۆمان بۆ ئەمەلیاتی نظامی نەناردوێتەوە ئێران. دەلیلیشمان ئەوەیە لە نێوەخۆی ئێران و کوردستانی ئێران بە خۆشیەوە خەباتێکی بربەرینی جەماوەری و مەدەنی لە بۆڕێدا هەیە، بۆیە ئێمە احتیاج بەوە نابینین هێزی چەکدار بنێرینەوە. ئیدعاکەی ئێران نادروستە. بەڵام ئەگەر هاتوو ڕێکەوتنێکی بەو شێوەیە جێبەجێ کراوە بەتوندی جێبەجێکرا بژاردەکان لە پێش ئێوە چین؟ ئێمە پێش ڕووداوەکان ناکەوین. بێگومان ئەو باسی کە بینی تاران و بەغدا لە گۆڕێدا هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش باز دەکرێت. تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستانیە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو مەوزوعاتان لەگەڵ ئێمە باس کردو. ئێمە چاو لە بژاردەکانی وان دەکەین، چاو لە کولی ئەو پاکەتێک کە ئێران هێناوێتی چاوی لێ دەکەین و لە هەمان کاتدا بۆ جارێک کە دەڵەمەوە لەسەر ئەو پەڕی احترام بۆ خاچی عێراق و سەروەری هەرێمی کوردستان و یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان ئێمە تێدەکۆشین بە دوای حەلێکدا بگەڕین کە ئەو حەلە تا ئەو جێی پەیوەندی بە ئیحساسی مەسئولیەتی حزبی دموکرات و بەرامبەر بۆ مەسئلەیە هەیە کۆمەک بکا بە مەسەلەکە. پێشبینی ئەوە دەکەن کە ئێران پەلامارێکی تری بنکەکانتان بداتن لە ناو عێراقدا دوای ئەگەر ئەو ڕێکەوتنە وەکو بڵێن ویستیان ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکەن؟ پێشوش ڕێکەوتنێکی ناڕاستەوە خۆ چەندین ساڵ پێش ئێستا هەبوو. ئێمە ئەو وەختە کتومانە هێزی مسەلح نانێرینەوە بۆ نێوەخۆی کوردستان تا ڕادەیەکی زۆریش ئەوەمان ڕعایەت کردو، بەڵام ئێران ئەوانەی پێشێل کردووە و هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەکەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها کەمپی
پەنابەرانی کوردی ئێرانی نزیک بە حزبی دموکرات زۆر پابند بەوە نیە جارێک دەستەیەک پێشمەرگە چوو بێتەوە یان نەچوو بێتەوە دقیقەن دەگەڕێتەوە سەر ئەو جم و جۆڵە بەرینی و مەدەنیە و جەماوەری کە لە کوردستانی ئێران لە دژی ئەو نیزامە لە گۆڕێدا هەیە و ئەو حکوومەتەی وەزاڵە هێناوە و دەهێوێت حکوومەتی ئێران ئەو بەسەر ئێمەدا تەحمیل بکە بۆیە احتیمالی زۆرە بە لە بەرچاوگرتنی نامەسئولیەتی کۆماری ئیسلامی و بەداخەوە سیاسەتی غەڵەتی ئەمریکا لە عێراق کەیدی ئاسمانی عێراقی بۆ ئێران تەواو چۆڵ کردووە ئێمە پێشبینی وە دەکەین کە لە داهاتوودا احتیمالی هێرشی مجدد بۆ سەر بنکە و بارەگاکانی کاخات خۆمان خۆت تاکید لەسەر ئەوەت کرد کە پێشمەرگەکانی حزبی دیموکراتی کوردستان لە ناو شارەکان نەماون بەڵام ئەگەر هاتوو ئەو ڕێکەوتنە بێگومان ئێران وەکو بڵێ سوود دەبێت لەسەر ئەوەی ڕێکەوتنێکی بەو شێوەیە جێبەجێ بکرێت ئەو خەڵکانی مەدەنی کە لەگەڵ ئێوەن خەڵکی ئێوەی مەدەنی کە لە ناو شارەکانە ئەبێ چ چارەسەرێک بۆیان هەبێ ئەو مەسئلە چەند لایانی هەیە لایەنێک پێشمەرگەکانی حزبی دموکراتن کە بەڕاستی لە نێو شارەکان دانینە لە سنوورەکانن و لە چەند مانگی ڕابردووشدا کۆماری ئیسلامی ئەوانی نەکرد بە هەدەف زۆرتر بنکە و بارەگاکان و کەمپەکانی کردە هەدەف ئەوە یەک دوو ئوسوولەن عێراق مەسئولە بەرامبەر بە ئەمنیەتی گیانی و ماڵی و حەق و حقوقێک کە ئەو خەڵکە وەک پەنابەر زیاتر لە دەیان ساڵە لەوێ هەن لەوێدا ئەرشی خۆی بەجێ بهێنی یعنی لە ڕابردووشدا هەروەشی من ئاماژەم پێدا هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپەکان بوو بۆ سەر خەستەخانە بوو بۆ سەر مەدرسە بوو هەم بەغدا هەم حکوومەتی هەرێم ئەوە بە تەواوی دەزانن دەبووە ئێمە تێدەکۆشین ئەمنیەتی کەمپەکان و ئەو خەڵکی کە لەوێ هەنە کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەمان لەگەڵ UN باس کردەوە لەگەڵ هێندێک لایانی دەوڵەتی نێونەتەوەیش باسمان کردەوە و ئێمە ئەوە لە ئەولەویەتدا کۆمەک بە ئەمنیەتی وان بکەین هەڵوێستی لایەنە کوردیەکانی هەرێمی کوردستانی عێراق لە بەرامبەر ئەو بابەتە چییە؟ ئێمە ئەو مەسئلەیە زۆرتر لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینی نەک ئەو حیزب و ئەم حیزب چون بە هەر حاڵ ئێمە کوتمان احتراممان بۆ هەرێمی کوردستان داناوە ئێمە هەمیشە علاقاتێکی باشمان لەگەڵ خەڵکی باشووری کوردستان بووە لە ڕۆژە ناخۆشیەکاندا زۆر لە فریاماندا هاتوونە زۆر مەمنون و سوپاسیان دەکەین بۆ ئەوە بەس ئەوە زۆرتر ئێمە بە قەزیەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان یا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایدا دەبینین من پێم وایە زۆربەی زۆری حیزبەکانی باشووری کوردستان لە ڕاستیدا وەزعیان پێ ناخۆشە هەم ئێمە دەرچیوان دەکەین و هەم ئەوان دەرچی ئێمە دەکەین هیوادارم بەوەی کە هەموو لایەکمان بە دەرکردنی یەکتر هەلێک ببینەوە کەو حەلە زەرەری بۆ هیچ لایەکمان نەبێ یا زەرەرەکانی بۆ هەموو لایەکمان بە حەدی ئەقەلی خۆی بگەێنین خالد عزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵ کورد کۆنەکشن بوو زۆر سوپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش